سلاوتان لەبێت هاوڕێیان سەید ئەورامی بەڕێوەبەری کاروباری مرۆیی لە بەریتانیا لە مەترسی باندێک ئاگادارتانەکەمەوە کە ئەم باندا ئەکرێ جەنابیشت تۆی بزنزمان لە بەریتانیا لێرە بکاتە ئامانج. ئەم بانە کێن و چین و چۆن ئیشەکەن، چۆن گومان ئەکرێت یا چۆن پێشبینیەکرێت کە من بکرێمە ئامانج لەگەڵ ما بن. ئێمە دوای ئەوەی کە ئاگدار کراینەوە کە باندەکە لە شارەکە ئێمە بوون و پەیوەندیان کرد بە هاوڕێیەکمەوە کە چوین تەسووریان بکەین و لەگەڵ یان بچینە مەحمەلەکەەوە چەند پارچە ڤیددیۆیەکی کورتمان گرتووە لەبەر لێ هاتووی کارامایی ئەوان نەمانەتوانی موبایل بەکاربێنین. لەگەڵمان نابن پێشوی بچینە ڤیددیۆکەەوە باتێتان گەێنم هەنێ زانیاریتان بەمێ سەبارەت بەم باندەیە. ئەم باندەیە ئەگەر تۆ بۆ نمونە وا تەسەوورکە جەنابەت دوکانی سەرداشخانە دەیە یاخود کارواش دەیە، ئەگەر بڵین دوکانی سەرداشخانە دەیە کەسێک گێتە لات ئەڵێ من لە خستخانی ئەم شارە ئیشەکەم لێرە کارمەندم، لێرە باندێک هاتوون جەماعەتێک هاتوون وەکو باندی خراپ نایان ناسێنێ وا باسەکە کە تیمێک هاتوون لە وڵاتێکی دوورۆ لە ئەفریقا لە ئەمریکا لە شوێنێکی ئاو بابەتانەوە کە باسێکە ئەڵێ ئەمان زۆرن سێ پاسە بن هاتوون بۆ ئێرە با حیسەن ڕیسێرچەند داوایان لە من کردووە کە لەم دەوروبەرات دەلاخانەیەکی بۆ دۆزمەوە کە ئەمان هەفتانەیە دە ڕۆژارێک تاوادەی سێمانکەیان کە لێرن ئەمێننەوە کە دەرزەڵێنەوە وادی ئەو سێمانگە ئەو دوکانە سەریان بۆ چاکە ئەو شوێنە کە بە پۆی من کاتیان بۆ دانێ یەکیەک و دوودوو سافەکانیان کارمەندەکانی ئەو شوێنە بچن لێ سەریان چاکن. طبعا تۆش وەکو ئەوە پێشوازی لەوە کە کەسێک کە بە پارەیەکی باش و وەکو چۆنڵی بە جوملە ڕوو تێبکە بێگومان پێت خۆشە و هەموو لایەکمان حەزمان بە کەسابەتی جوان و ڕوون و پاکەیە و بە جوملە و بە کاژەیە. ئەم کەسە ئەڵێت پێویستەکە بچین قسە بکەین لەگەڵ ئەو جەماعەتەی کە بڕیارە بێنە لای تۆ سەرچاکەن. ئەمە بیش و بهێنە بە کارواشیش بۆنمونەگە تۆ کارواش دەبێ یەنە لای تۆ ئەڵە تیمێکاتۆ لە وڵاتێکی زۆر دوورەوە 6 سیارێکیان لە بەردەسایە 3 مانگ 4 مانگ لێرە بن ئەیانەوێت هەفتانەیان 10 ڕۆژارێک بێنن لای تۆ ئەوە بشۆن سیارەکان بشۆن. ئەگەر کاروبارەکەی شتێکی کەیە بە هەمان شێوە دووبارەکە بکێتە ئەمانج بەڵام لەگەڵمان نابن کە چۆن باسیکەین بۆتان و ئەم مەترسیە چۆنە. وەکو لە ڤیددیۆکەیە دەرەکەوێت ئەم باندەیە چەند کەسێکە بن سەرەتایمە کە ڕۆشتین بۆ لایەن وەکو لە سیارەکانی بینن لە ڤیددیۆکەیە دائەبەزێت خۆم و دوو هاوڕێمان چوون بۆ لایەن کە ئەو کەسە ببینین کە داوایان لە ئێمە کردبوو کە داوایان لەو برادرم کردبوو کە سەریان بۆ چاکە چوین بەحساب لەبەردەم ئوتێلەکەی بینین لەوێ بینیمان. طبعا من نەمتوانیم موبایل بەکاربێنم زۆر ئەوە بوو ینی مەجای نەیە دەستە برۆ گیفانیت بەتەمای چیت و ینی ڕێگەی نەیەدات ئەگەر شتەکە من مەترسیەوەمانە بوو شتەکە هەوەشێتەوە ینا خۆت موبایلم دەربێنە تەسویر بکدایە بەڵام لەبەرەوەی کە بۆ ئێمە دڵی ئەوانمان ڕاگرتایە بۆی کە شتەکە نەوەشێتەوە بۆی کە بابەتەکە بە ئێوە ئاشناکەم. چوینە لای و قسەمان لەگەڵا کرد وتی تیمەکە لە ژوورەوە خەریکی کارن وە کۆبوونەوەیەکیانێ ئەم کۆبوونە نووی سەعاتی ماوە. طبعا لێهاتۆش سێری خۆتەکەی جێڵە باش نووی سەعات چی بکەین ئەویشەڵێ من کەسێکی کە هەیە کە قەرارێکم لێ لەگەڵ یا موعیدێکم لێ لەگەڵ یا ئەگەر ئێوە شتاقەتان نێوەرن هەرە و کۆڵانی ئەو دیوە ئوتێلێکی کەیە کابرایەکی جوولەکەیە زۆر زەخمە زۆر کەپیتاڵ و ئەوەیە باوچین بۆ لای تیجارێکم لێ لەگەڵ یا پێم خۆشی وشتم لەگەڵا بن بێتاقەتێکی نەوێ هەم کاتەکە تەواوی هەمیش ئیشەکەم جێبەجێەکەم. تۆش هەڵی بووە نایەڵا با بڕۆین وەکو لە ڤیددیۆکای بینن ئێمە لەگەڵ یان ڕۆشتین لەو کاتە لەگەڵ هاوکارەکانمان ئەو دوو برادرم قسەکەن من بە شاراوەیە چۆن دەبێت تەسویرێکم لێ گرت تەسویر لەو کەسەی کە ئێمە هێنا بۆ لای جەماعەتەکە کە ئیشی جوملە لەگەڵ ئێمە بکە. تەسویرم لێ گرت و شتێکم باس کردو بۆ ئێوە کام کەسە ئێمە بە بۆ لای جوولەکەکە. طبعا کە ڕۆشتی نەوێ لە بەردەم وتێلەکە بالفعل کابرایە بە جانتاکی دیبلۆماسیەوە و قاتێک و قات و ڕیبات و مەزبوط باڵا بەرز ئینگلیزیەکی سپۆرت ئەوەستا بوو. طبعا کە لە ستایەک شکی بر من ئەوەکەم تەسویرەکەم یەکسەر کەڤەری ئەوەی کرد ماسکی کرد دەموشای خۆی داپۆشی و من موبایلەکەم لابرتی ئەڵاوا چینە ژوورە بۆ وتێلەکە چوینە ژوورە بالفعل چوینە بەشێکی وتێلەکەەوە بەس دیار بوو هیچ جوورێک حیجز نەکرابووە هەر چوینە منتیقەی ئەوەی ئەوەکەیەوە ئەو حانوت و خواردن کە و درینک و شتەکە و لێ دانیشتین
لەسەر مێزێک ئێمەی دانیشان ئێمە ئیلاکەمان بەشێک نین لەو معاملەیە بەس لە بەرچاو ئێمە نمایشەکرا ئەم کابرا ڕەشە شتێکی دەرێنا نمونەیەک ئیگزامپڵێکی بەردێکی یاقوتی دەرێنا پیشانیە وتی ئەمە شتەکەیکە بۆ مێناوی ئەویش دیار بوو قیاسی دەرێنا قیاسی کرد دوای کە قیاسکردنەکە لای تێکی لێە بەردە ڕەشەکە ینی درەوشایەوە کە لێە بۆ ئێمە بڵێن ئاوە چییە یعنی نمایشێکیانە کرد کە بەردەوام سەرنجی تۆ ڕاکێشن بۆ ناو معاملەیە وتی ئۆکەی من ئەتوانم 30,000 پاوەند بە هەر دانێشان بدەم نەمە چەند دانەدان هەیە من 30,000 پاوەندی پێدەم و دەرمانێکی کرد بەسەریە وتی چەند دقەیەکی تر دوایە دەرەچێکەمە عەسڵەیە عادیە دەرمانێکی بەس بیلفعلی وتی عەسڵە مۆری کرد لە یا خۆی بێتاقەت کرد وتی کەی پارەکەم بۆێنی وتی من عەسڵ پارەکەت بۆێنم وتی بۆم ترانسفێرکە وتی ناکرێت و بانکەمان ڕادینی و چیمانەوتی ئەمە ئاخر معاملەم لەگەڵ ئێوە یەکەم معاملەی داهاتووە بە کارت لەگەڵ مناوە بکەن ئەمە بۆچی قسانەیە کرد یعنی جدیات لە ئیشەکەی هەیە ئەگینا هەمووی تەمسیل بوو ئەمە یعنی ئێمە لە یا تۆ بیرەکەیتەوە لە خۆتۆڵی ئەو بەردە چییە کابرا 30,000 پاوەندی پێدا هە لە خۆتۆ ئێمە کوردیش حەز دەکەین سەر لە شتێ دەرکەین بزانین معاملەواتە چییە و باسە چییە باسەکە من زۆر بە پەرش باسی یەکەم ناڕەحەت تێگەن لەوە هەر یەک لەیەوە چەند جارم ڤیدیۆ لێ باتەوە جا تێبگا خۆشم ناو ئیشەکەی بووم جوان لێ تێ نەگەشتم بڕواتان بێت خواحافیزی چیتر بایمان کرد لە کابرای جوو کابرای ئەوەی کە یاقوتەکە ئەکڕێت بەردە ڕەشەکە نمونەمان هێنابوو ئێمە یان نمونەی بە کابرا بوو هەمووی پێ نەبوو خواحافیزیمان لێ کرد و ڕۆشی نەدەرەوە بۆ لای کێ بۆ لای ئەو جەماعەتەی کە ئێمە هاتووین عەسڵی ئیشەکە کە بچین لەگەڵیانە عەقد بکەین کە ئەمان هەفتانە ڕۆژانە بێن سەر چاکەن یا هەفتانە ڕۆژانە بێن سیارەکەیان بشۆن یا هەفتانە ڕۆژانە بێن بۆ چێشتخانەکەی تۆ نان بخۆن بارجۆ لە جۆرەکان بکەن ئامانجەنەوە کە تۆ ئیشوکارەکە چییە بۆ شێوەیان بۆت ڕۆشینەوە بۆ ئەوێ و ئەنجارە چوینە ناو ئوتێلەکەەوە سێمان کرد دوو کەس دانیشتوون قات و پانتۆڵ ئەم دوو کەسە بە حساب باسی سەرچاکردنەکەیەکەین ئەگەر تۆ خاوەن چێشتخانەی بە حساب باسیەوەکەن کە هەفتانە بێن لە چێشتخانەکەت نان بخۆن دانیشتین و دەستمان کرد بە قسەکردن لەو کاتەیە طبعاً ئێمە لێرە شتەکەمان تێک چوو لەبەرەکە پێیان زانین شکیان بر کە من تەسویرەکەی نۆشانە شتەکەمان تێک چوو بەڵام درێژی پرسەکە بەم جۆرەیە لەوێیە پێشەوەی کە باسەکە لەگەڵ ئێمە تاواکەن معاملاتەکە ئەڵێ چیت کرد بۆ نمونەی یاقوتەکە ئەڵێ مشتریم دۆزیوەتەوە پارەی پێ ئێدا بەڵام من پارەم پێ نییە بیدەم بە ئێوە بمەنێ با بۆی بەرم پارەکە وەرگم بۆتان بێنم لەویا مناقەشەکەمە تۆ کە کڕیارت هەیە یا فرۆشتە پەیوەندی بە ئێمە نییە پارەی ئێمە بدە دانی 10,000 پاوەنە کڵۆکان کڵۆ یاقوتەکان یەکی 10,000 پاوەنە بمان دەرێتە خۆت باشەنە یا باشەنەی فرۆشی کێشەمان نییە تۆش لیا بیرەکەی تۆڵی بابە بۆ بە مەڵی 10,000 پاوەند لە کاتێکە کابرا جوولەکە 30,000 پاوەندی پیاوە شتەکە ئەوەنە جددی و ڕاستە لە بەرچاوی تۆ کاتێکە معاملەکە بەرەو هەڵوەشان و ناومێدیە چێت لەویا تۆ ئۆفەرێکەکەی بۆ کابرایە یا کابرا خۆی پێتەڵێ ناتوانانی 5,000 پاوەند بێنی 10,000 پاوەند بێنی حتا 30,000 پاوەند جاری وایە کەزان شتەکە لە زەرچێلە 30,000 پاوەند بێنە با دیپۆزیت بیان دێنێ ئەو شتانە بەری بۆ کابرا جوولەکە بۆی کە یاقوتەکەی بێ بفرۆشین و کاتە منیش تۆ شەریکەم لەگە خۆمە شتەکە زۆر ئاڵۆزە لای تۆ ئەڵی جاوە کێ تێکەوە کەس تێ ناکەوێت خەڵک تێکەوتووە کورت تێکەوتو سایەق تەکسی تێکەوتووە بڕاتامێ خەڵک زۆر لە مۆسا تێکەوتووە ئەو یاقوتەی کە ئەیبینن پیشان یێدا لە ڤیدۆکەیە ئەو شتە ڕەشە لە هەر شوێن و مەکانێک ئەو مۆزوعەتان بینی ئەوەیە کە باسیەکەم باتێنەکەون ڕژای خواتێن لەکەم ئاگادار بن ئەوە ئەسلی مۆزوعەکەیە ئەو یاقوتە ڕەشە وازە چیرۆکەکە بێنن ئەم دەموشاوانەی کە پیشاندرا هەر چەند تۆز دەیکشن ئەمانە یا هەر ئەمسالێکی وەکەوانە ئەم یاقوتەیان پێ بوو ئەم بەردەڕەشیان پێ بوو ئەوە داواکەی و ئاگدار بن کاتێکش کە تۆ پارەکەت پێ 5,000 10,000 بڵێ وەرەوە ببین پێبین و پارەکە وەرگین بە شەریکی هەر ئەوەی کە پارەکەت پێیانە لە ڕێگەیانە نازانی بۆ کێ ڕوا خۆیت لێونەکە ئەڕوا کاتێکە چتە ئوتێلەکە و بەردەکە بەری و کابرا نەکابرا لەوەیە نە بەردەکەی تۆش تاوانێکەکە تەنەهار قیرێکی ڕەشە و مور و یاقوتشتی پێوە ئاڵێنراوە و توێنراوەەوە هیچی تر نییە هیوادارم جێگەی سوود بێ بۆ مولایەکتان زۆر سپاس کەناڵی BK4 کورد لە هەر کوێ بێ کەناڵی BK4 لەوەیە کەناڵی BK4